لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە ئەم بەرنامەی 58مین بەرنامەیە کە تایبەتە بە چۆنیەتی دروستکردن و پێگەیاندنی کەسێکی پێشەنگی ساڵح و خاوەن پەیام هەروە ئامانجی چاچی هەبێ. وەکو دیار بوو باسی 5 بنچینەی سەرەکیمان کردیە. لەو 5 بنچینانێش هەرەیەکیان دەکرێتە 5 خاڵ، هەر لەو 5 خاڵەش دەکرێتەوە 5 خاڵی تر. وەکو باسی بنچینەیەکەمان کرێت کە بەهایەکان باسی بنچینەی بەهای ئیمانی و نەفسی و ئەخلاقی و خیبڕۆ و هەروەها بەخشینمان کردە. هەروە لە دوایەوە هاتینە سەر پلاندانان کە بە هەمان شێوە پلاندانە لە بوار و ئامانجەکان و پلەبەندی و هاوسەنجی و لەگەڵ ڕۆشنبیری کە ڕۆشنبیری و زانستی و لەگەر ساماندا. هاتینە سەر خاڵی پێنجەم کە ئەم خاڵە تقریباً 3 بەرنامەمان لەسەر کردووە کە ئەویش پەیوەندیەکان چۆن بتوانین پەیوەندیەکان ڕێک بخین. وەکو باسمان کرد کە پەیوەندیەکان مەبەستمان ئەوەیە کە پەیوەندی خود کە ئینسان لەگەر خۆی، پەیوەندی لەگەر خەڵک بە شێوەیەکی گشتی کە باز دەکەین، هەروە پەیوەندی چۆنیەتی پەیوەندی لەگەر ئەو کەسانی کە خاوەن دەسەڵاتن، هەر دەسەڵاتێکی معنەوی بیان دەسەڵاتێکی مادی بی. هەروەها باسی ئەومان کرد کە خاڵێشتر باز دەکەی پەیوەندی لەگەر تیم و ئەو کەسانەی کە دۆستی ئەم پێشەنگەنە، هەروە چۆنیەتی مامەڵەکردن و پەیوەندی لەگەر ئەو کەسانی کە دوژمن. یەکەم خاڵ هاتینە سەری کە ئینساندا چۆن بتوانانی پەیوەندی لەگەر خودی خۆی ڕێک بێخی کە لە بەرنامەی 55 و 56 و 57 باسی 3 خاڵمان کردیە کە هەر لە بەرنامەیەک باسی خاڵێکمان کردیە باسی ئەومان کرد بڕوابوون بە خود کە ئەو کەسە ئینسان بڕوا بەخۆی هەبێ کە گوتمان کە بۆی هۆی النفس المطمئنە، نفسێکی مطمئنەی لە بۆ دروستبی. ئەو نفس المطمئنە چی یعنی بڕوای بەخۆی هەیە، بڕوابوون بەخۆی، هەروە دەسەڵات بە خود، هەروەها کە دەسەڵاتی بەسەر خۆی هەبێ. وەکو باسمان کرد لە علمی شەرعیدا پێی دەڵێن ضەبط النفس، لە تەنمیەش پێ دەڵێن التحكم بالذات. هەروەها خاڵی سێم باسمان کرد گەشەپێدانی خود کە ئەوش باسمان کرد کە تەزکیەت النفسە کە ئەسڵەن پێغەمبەران لە بۆ ئەو هاتێ و یوزەکیهم کە تەزکیەیان بکات و هەروەها تەزکیەی چ بکە نەمایان بکە. بۆیە زەکا لێ نەماکردنە و گەشەپێدانە و گەشەپێدانە کاتێک باسی ئەو ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها باسی ئەومان کرد کە ابن قیم ڕحمەتی خوای لەسەر بێ ثم خص بالفلاح باشەوەی کە باس فألهمها فجورها وتقواها ثم خص بالفلاح من زكاها ونما فنماها وعلاها. ئەو کەسەی کە ڕزگار دەبێ و بەختەوەری بەدەستێنی کە تەزکیەی دەکات کە پاچی دەکاتەوە، فەنەماها کە شەی پێدەدا، وعلاها لە پاشەوەی بەرزی دەکاتەوە. کامن و خاڵێشتر باز دەکەین کە بۆ ئەوەی بتوانین پەیوەندی لەگەر خود بەهێز بکەین، کە پەیوەندی لەگەر خود بەهێز بکەین کە العلاقة بالذات کە ڕاوێژکردن. کە ئەو ڕاوێژکردن دیارە یەک لە مەبادئ هەرە گرنگەکانی مەبادئی ئیسلامە کە خوای پەروەردگار فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. کاتی خوای پەروەردگار ئەم ئاەتانە باز دەکا باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم، باسی پێغەمبەر صلی الله عليه وسلم فبما رحمة من الله لنت لهم. ئەمە لە مهرەبانی خوای پەروەردگارە تۆ کەسێکی نەرمونیانی. ولو كنت فظا غليظ القلب، دەرێت باسی کەسێک دەکە کەسێکی وشک، فظا غليظ القلب کە کەسێکی ڕق و وشک قلب انفضوا من حولك. لەو کاتەی ئەو خەڵکە لێت بە دوور دەکەوتنەوە. ئینجا ئەمە پێغەمبەرە خوای پەروەردگار پێی دەفەرمێ ئەگەر بێت و بەو شێوەی خەڵک لێت دوور دەکەونەوە. ئەگەر کەسێکی ئاسایی زۆر خەڵک تەمەشاشی ناکە. فاعف عنهم واستغفر لهم. تو أي پیغمبر صلى الله عليه وسلم تو واعف عنهم فاعف عنهم
ليان ببورة واستغفر لهم هو داوي لي خوش منشيان لي بكلا لا إخوة پروردگار وشاورهم في الأمر هروها الرابجيان بيبكلا سيلا كاركاندا إنزا تو تمشاكي سير أكي كم آتا خواي پروردگار وشاورهم في الأمر خواي پروردگار مخاطبين بيغمر صلى الله عليه وسلم كده فاعف عنهم كداوي فاعف عنهم داوي عفو بك واستغفر لهم داوي استغفار بك وشاورهم في الأمر هم بفعل أمر هاتوا فإذا عزمت فتوكل على الله أجر عزمته ولا سر رأي كان فتوكل على الله باش توكل لسر خايف كوات الشورى راويش كردن أويا تو دي رأي كان وردقري تو دي ضلي أم كارمي بتشيوك بيكي باشا وكو فرعون ما أوريكم إلا ما أرى أما صفتي أو كسانية كبيشنجي غلط وبيشنجي سيئا ما أوريكم إلا ما أرى أو كي من ديبينم أو كي من رأيم هل أويا زياتنيا وما أهديكم إلى سبيل الرشاد تنها مش ريقاي رينوي ريقاي تاكتا بيبشان أما صفتي تي صفتي كزيكا كراويج ناكا إنساني مسلمان هل مقامك بي هل دا صلاتك بي دبي شو رامكا مقامي بيغمبراتي أخوة برودادي وشاورهم في الأمر بيويستو مشاورة بكي ليه برسي بيغمبر صلى الله عليه وسلم مشورەی بە خێزانەکانی خۆی کردیان کە پێشەنگێکی گەورەیە کە پێشەنگێکی گەورەیە لە پاش ئەوەی کە لە سڵح حودەیبیە کە وارد بووە هەروە خۆی پەروەردگار سوورەتیش بەناوی سوورەتی شوڕادانەیە کە شوڕا کە شوێنی هەنجوێنە والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون تمشاكا والذين استجابوا لربهم أو كساني كولامي داعيان داوا ولامي بيامكي خوي پروردگاریان داوا واقاموا الصلاه نويش اكن وامرهم شورى بينهم كاتي شي كارو كردوكان بس شيوك بريو دبن كارو كردوكان بشيوك بريو نابن كبشيوك لشيوكان كسيك بيل سر كرسي دابلسيو دابني ما اريكم الا ما ارى شوانيه الاسلام داشتي وقبولنيه دبي وامرهم شورى بينهم كاتێک تەمەشا ڕاوێژکردن دەکەین کە ڕاوێژکردن لەبەر ئەوەی عەقڵی ئینسان هەرچەندە عەقڵێکی متەکامیل و پێویستە گرنگی بەو کەسانە بدە کە لە دەوروبەریتی تاکە ئەو کەسانە بەشدار بن لەگەر ئەم پەیامەی ئەو هەری گرتووە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە وحی ئیلاهی دەجولاوە بە وحی ئیلاهیش دەکای دەکرد بەڵام سەرنجامیش خوا پەروەردگار دەری وەشاورهم فی الأمر لەبەر ئەوەی چییە ئەم کەسانەی لە دەوری پێغەمبەر صلی الله عليه وسلم حەز بەوەی بکەن کە ئینتیمایەکیان هەیە لە بۆ ئەم ئیسلامی ئینتیمایەکیان هەیە لە بۆ ئەو ئامانجە و پەیامەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیناتی زۆر جار تۆ یان کەسێک لەگەر کۆمەڵە کەسێکیش دەکە هیچ پرسی پێ ناکرێ نە لە گچکە لە گەورە ئەم کەسە حەز بەوەی ناکە سەر بەم ڕێکخراوێ یان سەر بەم وڵاتێ یان سەر بەم نیشتیمانێ یان ئینتیما هەیە لە بۆ ئەم ئاینە ئینتیما بوون کاتێک دەتەوێت دروست بکەیت لە بۆ کەسی پێشەنگ یان پێشەنگ دەوێت ئینتیما بوونی خەڵک لە بۆ ئەو پەیامەی هەری گرتووە دروست بکە دەبی پرسیان پێ بکە بۆیە کەسی پێشەنگ دەبی پرس بکە و ڕاوێژ بکە هەروە هەموو کەسێکی کەم و کوڕی هەیە هەموو کەسێکی چییە کەم و کوڕی هەیە ئەو کەم و کوڕیە چۆن دەتوانی پڕی بکەیەوە بەوەی کە ڕاوێژ بە بەرامبەر بکەیت تاکو بتوانی ئەم هەڵەیە یان ئەم کەم و کوڕیەی لە عەقلی ئەم ئینسان هەیە یان لێکدانەوە ئینسان هەیە کەسێکتر پڕ دەکاتەوە کەسێکی پڕ دەکاتەوە ڕاوێژی پێ دەکەی ئەم ڕاوێژت پێکرد تۆ کەسێکی چی کەسێک دی کە هەڵەت کەمتر دەبی هەڵەت کەمتر دەبی بۆ ئێوە کەسانی کە ڕاوێژ ناکەن هەڵەیان زۆرتر لەو کەسانی کە ڕاوێژ نەکەن گومان تێدانی کە ئینسان ئەگەر بێت ڕاوێژێکی کرد جاروەیە چەندەها کەس لەسەر ڕێیەک کۆک دەبن و لە پاشەوەی هەڵەشە بەڵام تەمەشا هەموو کارەکانیان بکەی کە بە ڕاوێژیان کردیا هەڵەکەیان کەمترە لە کەسێکدا کە تەنها بە بیری خۆی کردیا بە بعقلی خۆی کردیا بۆ علمەی کردیتی کە هەیبووە بۆی ڕاوێژکردن و ئەمرهم شورى بينهم وشاورهم في الأمر ئەوە دەمانگەیتە ئەوە کە ئینسانی موسڵمان کاتێک لەگەر ڕێکخراوێکی یان لەگەر کۆمەڵێک یان لەگەر کۆمەڵە کەسێک بە تیم ئیشیان کرد دەبی ئەم تیمە تیمێک بێ ڕاوێژکردن لە نێوانیان بی نابێ بەش زۆرێک لە زۆراک بین ئیلا ئەمرە بمرە ناکرێمرە بڕوابوونی جەماوەر هەروەها بۆ بەدەستهێنانی زیاتر بڕوابوونی جەماوەر بۆ کەسێک کە دەبتە کەسێکی پێنجن کە ڕاوێژ بە جەماوەرەکەی خۆی دەکەن یان ڕاوێژ بەو کەسانی دەکە لە دەوروبەیتی دەبتە هۆی ئەوەی ئەو جەماوەرە زیاتر سیقە بەچێ دروست دەکەن سیقە بۆ پێشەنگبوونە دروست دەکەن سیقە بۆ پێشەنگبوونە دروست دەکەن کە ئەوەش دەبتە هۆی ئەوەی کە ئەم کەسە
کە عیلاقەیەکی تونند و تۆڵی دەبی ڕاستە لێرە مەبەستمە ڕاوێژکردن لێرە لەگەر خەڵکە بەڵام دەبتەوە ئێوە خودی ئەو ئینسانە چی دەدێ لە ڕووی نەفسدا کە پەیوەندەکەی لەگەر خۆیتە بەهێز دەبێت کاتێک دەچینە سەر الدین والنصيحة قلنا لمن يا رسول الله قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم کە دەبینی ئەمە دین ڕاوێژکردنش هەر بابێتی ئامۆژگاریکردنیشە بۆیە ئێمە دەبی ئاگادار بین کە ڕاوێژکردن کە پێویستە بۆیە خەلیفەی ئەمەوەیە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دەفەرمێ لأن أخطئ وقد استشرت أحب إلي من أن أصيب من غير مشورة زۆرم پێ ناخۆشە پێم خۆشترە ئەگەر بێت و مەشوەرە و ڕاوێژم کردو غەڵەتم بکەم لەوەی پێم خۆشترە لەوەی بێت و ڕەئیەک سەوابیش بی بەڕا مەشوەرەتم نەکرد لێرە دەلالەتی ستەکە دەلالەتی مەشوەرەت دەکات هەروەها قوتەیبەی کوڕی مسلمیش دەفەرمێ الخطأ مع الجماعة خير من الصواب مع الفرقة سبحان الله يعني لێرە قسەیەکی زۆر جوانە يعني جماعة الخطأ مع الجماعة خير من الصواب مع الفرقة ئەگەر بێت و لەگەر جەماعەتدا بم خەتەئێکیم کرد خير من الصواب مع الفرقة بەخۆی فرقە پەرتاوازایی بەخۆی تاوانە تۆ لە ناو پەردەوازەی خەڵکی بکەین بەڵام هەرچەندە ڕەئیەکیشدا ڕەئیەکە سەواب بوو دژی جەماعەت بوو قوتەیبەی کوڕی مسلم دەڵێ الخطأ مع الجماعة ئەگەر بێت و غەڵەتێک بکەم لەگەر جەماعەت پێم خۆشتر لەوەی سەوابم لە تەفریقەکە لەگەریاندا نەبم وإن كانت الجماعة لا تخطئ باجزانة جماعة لا تخطئ كوملا كسيك أجر بيتو جماعة لا تخطئ والفرقة لا تصيب كسيك كبرتوازب لا تصيب كسيك أجر بيتو خوي زداك دولا مسلمان لا تصيب رأيك قد نابيش بويا دبي إنسان لجرسي لجر إنساني مسلمان لجر جماعة بويا راويش كردن كصفتي تسارمة كبوي تو بطواني برو بتبدي برو با خودی خود پەیوەندی لەگەر خودی خۆت چاک بکەیت آخر خاڵ کە خلوە کە یەک لەو خاڵانەی کە پێویستە کە ئینسان گرنگی بە خلوەی خۆی بدا یعنی کەواتە کە مانەوە لەگەر خۆی محاسبەی نفسی خۆی بکە محاسبەی چیە محاسبەی نفسی خۆی بکە وەکو دەبینی عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێسەر بێ إن أول ما بدي به رسول الله صلى الله عليه وسلم الرؤيا الصادقة في النوم فكان لا يرى رؤيا إلا جاءت مثل فلق الصبح ثم حبب إليه الخلاء لما بس ثم حبب إليه الخلاء كواتا خو جدا كرنو لخلق ما نو بتنيا ما ويك إن زمانك دادني صالة نزارك ما نزارك حفتي زارك تو خلويدك وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی وەرەجل ذەکەر الله خاليا یەک لەو کەسانەی کە لەژێر سێبەری عەرشی خوای پەروەردگارە لە قیامەتدا کە لەم کاتەی هیچ سێبەرێک نییە تەنها سێبەری عەرشی ئیلاهی نەبی بەڵام ئەو حەفت کەسە کە خوای پەروەردگار کە بە شێوەیەک لێ شێوەکانتە کە میهرەبانی خوای پەروەردگار بەسەریاندا دەبارێ یەک لەوانە سێ وەرەجل ذەکەر الله خاليا کەسێکیش یادی خوای پەروەردگار کە خاليا كسي لقدانيا زقل الله زقل ذاتي خواي پروردگار خاليا يعني خاليا من الناس وخاليا من البشر ففاضت عيناه كاتي ام كسا تساوي بقريان دي خواروا يعني تسل تساوي دي خواروا يعني او كسا محاسبي نفسي خويدك كاو روجتي كرديا هەروە ئەو مانگەچی کردیە ئەو ساڵەچی کردی هەروە کاتێک گەنج بەچی کردیە کاتێک تەمەنی ئەوەندە بەچی کردە زۆر پەشێمان بووە کاتێک ئەوانەی بەبیردێ خالیەن فەفاضت عیناه کە دەبتە هۆی ئەوەی ئەو ئینسانە کە پەیوەندێکی تەندروست لەگەڵ خۆی دروست دەکات کە زیاتر تەقویە دەبێت دەبتە ئینسانێک کە بڕوای بە خۆ دەبێت تەزکیەی نەفس دەکات ضەبتی نەفس دەکات بۆیە پێویستە ئینسان کە دەبینی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم كشونوجي لسر واجب بوا اما زورك لا خلوه بيغمانوي بيغمر صلى الله عليه وسلم بتنيا تنها بتنيا بخوي هل وها كأم زور ذكريان ذكر كرنيشي القرآن دخويني تو تنها بتنيا دي خوتو لقى القرآن كدي بشيوك لشيوكان كان دي القرآن دخويني تو محاسبي نفسي خودك اللي جير روشناي كلامي خواي بردقار بوي كسي بيشنك
کە پێویستە بۆ ئەوەی پەیوەندیەکی تونند و تۆڵی هەبی لەگەر نەفسی خۆی پێویستە محاسبەی نەفسی خۆ بکە پێویستە دابنیشی لەگەر خۆی پێویستە دابنیشی کە دەنێ پێویستە دابنیشی لەگەر خۆی حتمما کە مەبەستمان لێرەیە کە ئەم جۆرە بابەتی ذیکر و یادی خوای پەروەردگارە بە بیری بێتەوە کە خوای پەروەردگار ئەو شتانی لەسەر حەرام کردووە لەبەرچی کردی هەروە ئەو شتانی لەسەر حەلال کردووە یان وازبی کردو شتانی لەسەر وازە بۆ نەیکرد بۆ نەکرد یان کاتێک کەسێک حەقێکی لەلایە بۆ ناسی حەقەکەی بداتەوە یان کاتێک ستەمێکی لێکراوە کە توانی ئەو ستەمەی لا با لەسەر بۆ لای نەدا بۆیە کەسی پێشەنگ دەبی کەسێک بی کە محاسبەی نەفسی خۆی بکەم بۆ ئەو عیلاقە ئەو پەیوەندیەی لەگەر خودی خۆی کە پەیوەندیەک بی بتە ئینسانێکی چێ ببتە النەفس المطمئنە ببتە نەفسێک بی کە ثیقەی بەخۆی هەبی هەروە دەسەڵاتی بەخۆی هەبی ضەبتی خۆی بکە کە ئەو سێ مصطلحە بەڕاستی سێ مصطلحی زۆر گرنگن و هەروە پێویستە ئینسان ئەمانەش بە چ دێنێ بەوەی کە ئینسانەکە لەگەر خۆی بەتەنیا ماوەیەک لەگەر خۆی بەتەنیا ئامۆژگاری و هەروە سەرزنشتی خۆی بکە بۆ ئەم کارانی کردی بۆ ئەم کارەی نەکردێ وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم ورجل ذكر الله خاليا ففاضت عيناه خۆشەویستاوای باسمان کرد کە پەیوەندی کە کە لە بەرنامەی 55 تاکو 58 باسی یەک بابەتمان کرد کە چۆن ئینسان دەتوانی پەیوەندی لەگەر خودی خۆی چاک بکە کە خاڵەکان کورتەکەمەوە یەکەمیان پەیوەندی کە ثقة بالنفس کە بڕوابوون بە خۆی کە ئەویش بریتی بوو لە المؤمن القوي خير من المؤمن الضعيف کە ئەومە باسکە ولا تكونوا إمعة هەروەها پێغەمبەر صلی الله علیه و سلم ئیمعە نەبی ئینسان کە بەولا دابکەی خەڵک چۆن بۆ ئەویش وابێ کەواتە دەبێت ثقەی بالنفس هەبی هەروە باسی ئەومان کرد ضبط النفس کە ئینسانەکە دەسەڵاتی بەسەر خۆی هەبی چۆن بتوانی کۆنتڕۆڵ خۆی بکات چۆن بتوانی لە کاتی تووڕەبووندا لە کاتی خۆشیشدا ئینسان هەیە کۆنتڕۆلی خۆی پێ ناکرێت لە کاتی ناخۆشیشدا یان کاتێک کە موسیبەتێکت بەسەردێ کەسی پێشەنگ دەبی ئەم یان کاتێک دەبینی کەسی پێشەنگەکە لە شتێکدا زۆر سەر دەکەوی خۆی لەبیر ئەکا خۆی لەبیر دەکە کە ئینسانە خۆی لەبیر دەکە کە مرۆڤە کە خۆی لەبیر دەکە کە کەسێکە کە ئەو ئیشانە دەکەن لە بۆ ئەوی ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستبێنی نەک لە بۆ ئەوی ببتە سەنەمێک کە خەڵک بیپەرستی بۆیە ضەبتی نەفس کە پێویستە تۆ بە جەماوەرەکەت هەر نەخەرەتەی بە جەماوەرەکەت هەر نەخەرەتەی یەک لەو قسانەی کە بە جەماوەر هەر نەخەرەتەی النفس من كثرة المديح تتحول إلى فرعون زۆر زاروێ کە نەفس هەن مەدح دەکرێ ستایش دەکرێ ئەو کەسە ئاخیرەکە تتحول إلى فرعون ئەو کەسە دەبتە فیرعونێک دەبتە فیرعون وەکو فیرعون مامەڵەی دەکات ئەگەر بێت ئینسانەکە ضەبط و نەفسی نەبی دەسەڵاتی بەسەر خۆی نەبی لەوانەیە بتە فیرعون شتێکی زۆر ئاسایی جەماوەر مەدحی کردی و ذەمی کردی بەڵام تۆ دەبیت لە پەیامەکەی خۆت لانەدەی هەروان ڕاوێژکردن لە پاش ئەوەی خلوە و کە ماوەیەک لەگەر خۆت و هەروە محاسبەی خۆت کە دەبتە هۆی ئەوەی ئەو پەیوەندی لەگەر خۆت چاک بکەین ئینشاءالله لە بەرنامەکانی تردا باسی پەیوەندیەکانی تر دەکەین کە پەیوەندی لەگەر خەڵک هەروە پەیوەندی لەگەر دەسەڵاتدار و خاوەن نفوذەکان هەروە پەیوەندی لەگەر خۆشەویستەکان و هەروە تیم هەروە پەیوەندی لەگەر ئەم کەسانەی کە توشبن و یان ڕکابەرەکان وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا